دەوترێت مامۆستا حیلمی هەوڵیاوە پارتیشی کوردی عربی یەکگرتووی کوردی عربی دروست بکە بە ناوی جمهوری وەزەهینەکە بووە بڵێن حساسیەتێکە بۆ لە بینیانە لە خزمێکی مەستەفای مۆکیەوە نووسراوە کە ئەڵێ تۆزێ ناکۆکی هەبوو لە بینیانە. مامۆستا حیلمی 25 ساڵ بەر لە بەلام سەفای بارزانی ئەنگشتە بەناوبانگاکات لە پاشانە کە خوالێ خوشبوو بەرزانی ڕۆیشتووە بۆ ئێران و بۆ مەهاباد یعنی معلوماتێکی زۆری وەرگتووە لە ڕەفیق حیلمی چونکە هیوا بە یارمەتی هیوا مەلا مستەفا چووە مەهاباد. شێخ لە مامۆستا حیلمی توو ڕێبێ بۆی ئەڵێ تۆ بوویتە ئەندامی جەمعیەتی کوردستان. ساڵی 2000 لە هەولێر کۆرێکیان کرد بۆ بیرەوەری وەفاتی ڕەفیق حیلمی منیشیان داوەت کردبوو هەموو ئاگادار نەبوون کە من لەیە بوو. یەکێک هات وتی من تەعەجوبەکەم لە نەجما نووسیوێتی ئەمە دەهۆڵ زۆر نایە بۆ ئینگلیز. ڕوودا و مێژوو بەشی دووەم شەوی سێشەممە کاتژمێر 8:05